سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێ و هیوادارین کاتێکی خۆش بەسەربرین لە میانیۆ بەرنامەیە کە لە ماوەی داهاتوو پێشکەشیەوەی ئازیز و خۆشەویست دەکرێت پرسی سربەخۆیی و ئابووری پرسێکی گرنگە کە لە ناوەندە سیاسەکان باسی لەوە دەکرێت و پرسێکیشە دەکرێت بڵێم ڕۆژانە زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت. بوونی ئابووری یاخود سربەخۆیی ئابووری لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بەو پرۆسەیە دەدات و تا چەند دەتوانێت هاوکاری پرۆسەی سربەخۆیی و دروستبوونی دەوڵەتی کوردی بێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە میوانداری دکتۆر خەلیل ئیسماعیل پسپۆرت لە جوگرافیای سیاسی و مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێ دکتۆر. دکتۆر سەباح خۆشناو پسپۆرت لە دارایی گشتی و هەروەها مامۆستای زانکۆ دووبارە تۆش بەخێر بێ. دکتۆر سڵاحەدین عوسمان پسپۆرت لە پلاندانانی ئابووری و هەروەها مامۆستای زانکۆ زۆر بەخێر بن بە هیوان کەەوە بتوانین لە میانی بەرنامەکە تشی بخەینە سەر ئەو خاڵانە یاخود ئەو هەنگاوانەی کە بۆ سربەخۆیی کوردستان پێویستە لە بواری ئابووری. دکتۆر خەلی دەمەوێت لە سەرەتاوە لە جەنابەت بپرسم لە ڕووی دەرامەتە مرۆییەکان وەکو دەستی کار و ژمارەی دانیشتوان تا چەند هەبوونی شارەزایان لە بواری ئابووری پێویستە بۆ ئەوەی تەکانی زیاتر بە پرۆسەی سیاسی و هەروەها بوونی سربەخۆیی بدرێت. پێشەکی سوپاسان دەکەم. گومانی تینیە مەسەلەی سربەخۆی مسألة استفتاء أما حقيقي مشروعة بو هموي ملتان وبو هموي دولتان كأيانوية ما في خوان بتشسبينن ودوري كخوان ببينن وكو ملتاني كتر ملتي كرد جوازنية لقل ملتاني كي بتايبتينا وشي روشالاتنا وراست كهمو من أزانين هر ملتي كي بدواي لدواي شري جهاني يكم دولتي كي بو خوان يندرس كرد تنها ملتی کورد دوور خرابو بەڵکو دابش کرابو لەسەر چەند دەوڵەتێک و تا ئەمڕۆ ئەو دابشکردنە لەسەر چەندها دەوڵەتێک ماوە و ئەمڕۆ لە دوای 100 ساڵ لە معاهدەی یاخو اتفاقیەی ساکس-پیکۆ دیارە تەوەجوهێکی وا هەیە بۆ گۆڕینی نەخشەی ئەم ناوچەیە. ئەمانەوێ ئێمە وەکو ملەتێکی کورد محروم نەبین بێبەش نەبین بۆ ئەو گۆڕانکاریە کە بەردەوامە و بۆ ئایندە ئەچەسپێتەوە. لەبەر ئەوە ئێمە ئەبوایە دەمێکە ئیشمان کردووە بۆ مەسئلەی سربەخۆیی. ئەنجا بەتەکید سربەخۆیی هەر ملەتێک چەندها فاکتەرێکی ئەوێ موجود بێت تاکو بتوانی لەسەر ئەو فاکتەرانە مەسئلەی خۆی بچەسپێنی. یەکی لەوانەیەکی خاک ئێمە هەمووان نزانین ئەو خاکەیەکی کورد لەسەریەتی پێشی ئەو ملەتانەیەکی ئەمڕۆ لە عێراقن کورد لە عێراق بووە واتە خاکەکەی دیارە هەروەها ملەتەکەیش دیارە. وەکو جەنابت سوالت کرد ئەم ملەتەیەکی لێرە ئەمڕۆ ئەتوانم بڵێم لەگەڵ ئەو گۆڕانکاری کە کرایە بە دوایش ئەحداثی داعش ئەمڕۆ نزیک 10 ملیۆن کەس لە ئەم ناوچەیەکی پێڵێن ناوچەی کوردستانی عێراق. بڵێ دەگەڕێم وڵات دکتۆر سەباح دۆخی دارایی لە هەرێمی کوردستان زۆر جار هەتا بڵێن شارەزایانی ئابووریش باسیەوە دەکەن کە تاکو ئێستا لێگلای نەبووەوە. ئایا دۆخی ئێستای هەرێمی کوردستان دۆخێکی قەیرانێکی داراییە یاخود قەیرانێکی ئابووریە؟ تۆکو پسپۆڕێک چۆن شیکردنەوە بۆ ئەو بابەتە دەکەی؟ دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی یاخود وا بڵێن قەیرانێکی ئابووریە یان داراییە؟ پێشەشی زۆر سپاس بۆی بەڕێز بۆم دەرفەتە بۆی بتوانین چەند تیشکێک بخینە سەر ئەو بابەتە گرنگە کە بەڕاستی زۆر گرنگە هەر وڵاتێک کە بەرەو قۆناغی سەربەخۆیی بڕوات دەبێت لە ڕووی ئابووریەوە پایە و پێگەکانی بەهێز بێ. طبعاً لە زانستی ئابووریدا خۆی لە خۆیدا گۆڕاوەکان تێکەڵکێشن بێکترەوە. بۆ وەڵامدانەوەی پرسیاری بەڕێزێت گۆڕاوی دارایی لە سەرەتادا کە کەم و کوڕی تێدەکەوێت یان هەڵبەزین و دابەزینی تێدەکەوێت بە دڵنیاییەوە بۆ ماوەیەکی دیاریکراودا کە زۆر دوور ناخایەنێ کاریگەری لەسەر گۆڕاوە ئابووریەکان دەبێت. یعنی بەمانای ئەوەیەک بۆی زیاتر وردی کەینەوە کاتێک کە تۆ کورتێنان دەبێت لە بودجا یان داهاتت کەم دەبێت بە دڵنیاییەوە خەرجیشت کەم دەبێت و تەغدەی کەرتەکان ینی پارەپێدانی بە کەرتەکان کەمتر دەبێتەوە لە ڕووی ئابووریەوە کەواتە پەکت دەکەوێت. کەواتە هەر گۆڕاوێکی ئابووری کە بریتە لە داهات کە کەم دەکا خەرجی کەم دەکا کە خەرجی کەمی کرد کەواتە پێرکەپیتە
یعنی کۆی با بڵێنیان تێکرای داهاتی تا کەم دەکات کە کەمی کرد کاریگەری لەسەر خواست دەبێت لەسەر بازار دەبێت و بازار تووشی پوکانەوە دەیان لە سەرەتادا لە سەرەتای قەیراندا پێی دەڵێن ئینتیکاس شکانەوە کە دەشێتەوە پاشان بەرەو ڕکود و پوکانەوە دەڕوا دوای لە قۆناغێکی تر بەرەو قۆناغی ڕکۆڤەری و ئینتیعاش و دوای ڕخا کە پێی دەڵێن سایکلز بزنس ئەمە لە علمی اقتصاددا بە دڵنیاییەوە قەیرانەکە قەیرانێکی دارایی بوو وەقول بووە قەیرانێکی ئابووری ئێستاکە و قەیرانەکە بەنسبەت هەرێمی کوردستان قەیرانێکی زۆر مەترسیدارە و کاریگەری خستۆتە سەر هەموو جمگەکانی ژیانی کۆمەلگا و هەموو پایەکانی ئابووری هەرێمی کوردستان ئێستا لە ڕوخاندا ئەم دۆخە داراییە وەکو خۆت باسی قەیرانە دارایی تا چەند ڕێگە خۆشکەر دەبێت یاخود تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر پرۆسی سیاسی یاخود لەسەر پرسی سەربەخۆی بە دڵنیاییەوە کاریگەری خۆی دەبێت هەر ئێستا کە دەبینین خەڵکانێکی زۆر بێزار بووە پاشەوەی کە خەڵک ئامادەجی ئەوەی دەکرد کە بەرەو قۆناغی سەربەخۆی بڕوا ئێستا کە خەڵک داوای نان دەکەدانە داوای مەسەرەن ئەولەویەتی پێشینەی لە ئامانجەکانی داواکردنی ئێستا کە دەوڵەتی کوردی نیە ئێستا کە دەڵێمەوە تۆ چەند بۆ دابینکە بۆی بژێوی خۆم هەبێ ئەو جە ئینسان بەرەو مرۆڤ بەرەو قۆناغێکی تر دەرەوە کە قۆناغی سەربەخۆیە کە بەداخەوە بوو تێت لەمپەرێکی زۆر گەورە لە بەردەم هەرێمی کوردستاندا تۆ پێ دوایانی نان سەربەخۆی دروست دەکە یان سەربەخۆی نان دروست دەکە بە دڵنیاییەوە بەخۆی کاتێک کە میلەت برسی دەبێت ئەولەویەتی بیرکردنەوەی لە چێوەکو پێ دەڵێن حاجاتی ماسلۆی پێ دەڵێن لە سەرەتادا حاجاتەکان حاجاتی فەسلجین پاشان ئەوانە حاجاتی تری بەدوادادێ بە دڵنیاییەوە زجی برسی لەوانەیە بیر لەوە مەسائلی نەتەوەی نەکەوێتەوە کاتە قۆناغەکان دەبێت لە قۆناغا تێرکردنی پێداویستە گشتەکانی کۆمەلگاوێت دەبێت ئەوە لە بیر نەکەین فەلسەفەی سیاسی کە دروست دەبێت بریتە لە پڕکردنەوەی پێداویستی گشتی خەڵک حکوومەت کە دەسەڵاتی جێبەجێکردنە کە دادەندرێ بۆ پڕکردنەوەی پێداویستی گشتەکانی خەڵکە لەسەر هەموو ئاستەکان لەسەر هەموو سێکتەرەکان زیاتر قسە لەسەر ئەمە دەکەین دەگەڕێمە وڵات دکتۆر سلاحەدین پێم وابێ لە ماوەی ڕابردوو ینی هەرێمی کوردستان بەو شێوەیە پلانێکی تۆکمەی نەبوو بۆ ئابوووریەکەی ینی ئێستاش کە پرسی سەربەخۆیی هەیە ینی چۆن نەتوانێت پلانێکی تۆکمەی هەبێ بۆ ئەوەی چەند ساڵێک بتوانێت بخیانێم پلانێکی تۆکمە نەگوی لە ڕابردوو کە هەمان بوو کە ئێستا بەدەست ئەو خێرانەوە دەڵێن تەمە زۆر سپاس بۆ ئەو داواکاریە و داوەتەکە زۆر بەخێر لەو پرۆگرامە ڕێکە ئامادە بووین بەڕاستی شتێکی زۆر گرنگە ئێمە ئێستا لە کوردستان پێچی بێمە ناوەڕۆکی سوالەکەت قەیرانێکی گەورە هەیە خەڵک ناخینتەوە بایەق بە تۆژینەوە بە قسەی پسپۆری نادرێ ئێستا دێن لە قەناتە چیوەکی بەڕێزت لەمەشت داوا دەکەم بە سمێنێ بتەوێ باسێک ئەتوو بڵاوکەیەوە هەموو مجللەکان پێوەدرای هەموو شتەکان پێ ناوی قەیرانی دارایی و قەیرانیەوە بەڵام پلانیش نییە ڕێک نییە من نامێ بچمە ناو تەفسیری و ئەوەکەمان لەسەر تۆژینەوە ئەوە نییە دەمتانی نمونەی گەورەت لۆ بینم بەنسبەت پلاندانان حەز دەکەم حکوومەتی کە هەرێم ئەوی کەیفی پێی نایە پلاندانانە حکوومەتی کە هەرێم ئەوی کەیفی پێی نایە داتابێس و داتا و ئامارە ئەمە لە 2000 لەبەرەوەی اختصاصمان لە هەموو موتەمەر و کۆنگرێک و وەک لە ناو بوویمە بە خزمەتی حکوومەتی هەرێم بووە ئەوەلی تشکیلی کابینەی پێنجەم ساڵی 2005 لە یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکە مبادرەیەکم کرد پێپەرێکم تەقدیم کرد پلاندانان خیبرەمان نییە لە کوردستان لە زمانی ڕژێمەکەی پێشووس سنترالایزیشن بوو تەختید لە بەغدایە دەکرا ئێمە دەبایە بەس مجەڕەت تەنفیز بکەین لە بەندێشتێکی نوێ بگوتم ببات مبادرەیەک بکەم باسێکم تەقدیم کرد کە تەختید کو دەبی لە کوردستان پێداویست ستێکانی تەختید کووی دەبی دوایە من لە منەظەمەیەکی بیانیژی ئیشم دەکرد منەظەمەکەشم هینە با کۆنفرانسێکمان کرد بە ناوی پلانینگ نیدس ئەسێسمنت پێداویستیەکانی پلاندانان لە هەرێمی کوردستان بەس باوەڕت هەبی یعنی هیچ بایە خپێنە 2003 دەستەی ئامارمان هەیە کا ئامارەکانی کوردستان 2005ەوە پلاندانانمان هەیە وەزارەتی پلاندانان وەزارەتی پلاندانان وەزارەتی ئیفادات و ڕۆیشتن و خەڵکەکی زۆر بەس ئەفێکتەکەی شتەکەی چییە پلانێک دانرا وەکو دەڵێ مؤشراتی پلاندانان بوو شەریکەکی ڕەندی ئەمریکیان داوا کرد بەنە من مەفزانە لێم ئەمریکی شەریکەکی بیانیان داوا کرد ئەمن ئەوەکەم لەسە کرد ئیڤالوێشنێک تەقیمەکەم لەسە کرد قسەی عام بوو گوتم ئەوە بەس لە ئەوەی دەزەدا قسەی عامە لەسەر کوردستانی تەطبیق دەبی لەسەر ئەفغانستانی و لەسەر سۆمال هیچ پەیوەندیەکی پێوە نەبوو تەختید کە وڵاتێک تەختید بکەیت دەبی بنەما و پێداویستیەکانی ئامادە بکەیت یەک لەوانە بایەخ بە ڕیسێرچ بردرێ بە بحوز بدرێ بە دیراسات بدرێ
تەختید بەبێ زانیاری و داتا و ئەوە دکتۆر تەختید بەبێ ئیدارەیەکی باش ناکرێت لەبەر هەندێک لەو بوارێ ئێمە زۆر پاشکەوتوین بەغداد بە هەم کێشە و تەنگ و چلەمەی نەوە ترادیسیۆنە لەمە لە دکتۆر پێت وایە کە نەبوونی ئەو پلانە یاخود پەتەوازەی بوونی ئەو پلانەوە لە پرۆسی سیاسی دەکە یاخودوا لە پرۆسی سربەخۆیی دەکات دواب بکەوێت زۆر بە تاکیدەوە ئەمن حەزم دەکرد سوالەکەی وا لەمە نەکەی ئایا دارایی تەسیر دەکات ئایا ئەمە پیس یعنی حەزم لێ بریاوە لە کۆنگرێک ئەوە نەباو هەلە ئەمە پێداویستەکانی سربەخۆیمان ئامادە نەکردووە یەکەمینش دکتۆر سەباح ئاماژەی باشی پێدا یەکەمیش لە پێداویستیەکان بڕوابوونی بە خەڵک سەپۆرتی خەڵک پشتگیری لۆ ئەو پرۆسەی ئەو فترەی کوردستان ئەمە ئەو هەموو قەیران و کێشەی ئابووریمان هەیە کێشەکە بنەڕەتیە هەر داراییش نییە کێشەیمە ئەمە تا ئێستا ئامارمان نییە حیساباتی داهاتی نەتەوەییمان نییە ئەمە نازانم کارتی کوشت و کاڵ چەند داهاتی کوردستان پێگدەینی لەبەر هەندێک ئەو شتانە ئەگەر نەبی حکوومەتی هەرێم حکوومەتێک تشکیلکەی ئەوە نییە قەرارەکە لە دەردەچی و تێدەگەی ئەوی بکەیت دەبی پێداویستیانی بەردەوامبوونی تەبی ئەمە چەند تانیتمان عفوان بەزە و کەلیمە چەند توانیتمان پێداویستی ئەدایەکی باشی حکوومەتی هەرێممان ئامادە کردی هەتا بدانین شتێکی تر گەورەتر ئەمە بتوانین قەراری لێ بدەین و دکتۆر خەلیل دکتۆر سڵاحەدین ئاماژە بۆ دەکات کە ئامار نییە ئامارێک بە شێوەیەکی دروستنی لە بەردەستدانی ئایا هەبوونی ئەو ئامارە لە چەند ساڵی ڕابردوو بۆ کۆ نەکراوەتەوە ینی هەرێم کە ئێستا پێویستی بە شتێکە بەداتایەکە کە بۆ ئەوی بتوانێت پرسی سربەخۆی زیاتر بجوڵێن خۆی ڕاستە ئامار ضروریە کە تۆ ئەتەوێ پلانێکی دابنیت بۆ هەر موئەسسەسەیەکی یاخۆ بۆ هەر دەستگایەکی بەڵام ئێمە بەو شێوەیەکی دکتۆر سەلاح باسی کرد بەو شێوەیەکی ڕەشبین نین بەڕاستی ئەمە یەک دوو چەندها فاکتەرێکی تر هەیە بەدیلاتێکی تر هەیە کە ئەتوانی داتا دروستەکەیدن دیراسات مەیدانی هەیە عینات هەیە یعنی ئەمە خەتای هەرێمی کوردستانیش نییە بالمناسبە لە هەرێمی کوردستان تا ساڵی 1970 ئەحسا نەکراوە ئەمە خەتای هەرێمی کوردستان نییە چونکی بەسئلەی ئەحساکردن ئەمە لەیەکێک لە دەستکردی حکوومەتی ئەتیحادی واتە دوای 2003 لە دوای 2003 بۆ هەر لە بدایەتەکەی حتا لە ئەو فترەیە هەرێمی کوردستان یاخو پێشی ببێتە هەرێمی کوردستان لە زمانی حکوومەتی پێشوو حەقی نییە خۆی داتا دروست بکە ئەحسا دروست بکە لەبەر ئەوە تا لە ساڵی 1970 ئێمە لە کوردستان ئەحسایی گشتیمان نییە واتە من لەگەڵ دکتۆر سەلاح ئەوی کە ئێستا لە پلاندانان هەیە لە وزارەی تەختیط هەیە اعتیمادەکە لەسەر دوو اتجاهی یەکەم دیراساتی مەیدانی ئەمە اتجاهی لە اتجاهەکان لە هەمووی دنیا و لە هەمووی دەوڵەتانی دنیا بەو شیوەیە و نەوعێکی دووەم دیراساتی عینات وەرەگرن يعني مثلا تو اگر اتوي دراسه هولير بكي لروي ابوري لروي مسائل كي دانشتوان عينيك ورقريد لجياتي هموي هولير ام عينه ابي نمونيك بيت بو هموي هولير اميش ريقاي كتر هي بلا مساله احصاء كردن براستي اما ختاي حكومتي هريم كردستانيه بلا دكتور صباح بابلين بارو دراوكا استهرمي كردستان لەگەڵ بەغدا بانکی ناوەندی لە بەغدایە ئایا بۆ ئەگەر بیانی هەرێمی کوردستان یاخود سربەخۆی ڕاگەیان چۆن دەتوانێت لەو بوارەدا خۆی ببینێتەوە ینی وەکو خۆ دەزانی کە بانکی ناوەندی لە بەغدا و دراوەکانیش هەوەکو یەکە چۆن دەتوانێت ئەو هەنگاوە بەبێ دراوێک کە دراوی خۆی نەبێت بێگومان کاتێک کە هەر دەوڵەتێک کە ڕاگەاندنی خۆی دەکە وەکو موئەسسەساتی دەوڵەت تەبعاً پێویست بۆ دەکا کە سیاسەتەکانی ئابووری سیاساتی سربەخۆ بن بە پێی دەستور تەمان ئێمە دەستورمان نیە بەداخەوە گەورەترین کەلێن لە هەرێمی کوردستان لە بەردەم با بڵێن ڕاگەاندنی دەوڵەتی کوردی نەبوونی دەستوریەکە دەستور القوانینە عینداچی هەموو یاساکانە بە پێی دەستوری عراقی لە مادە 100 هەتا 112 ئەگەر حسابی بکەین حەسری هەموو سیاسەتەکان دەکات لە حکوومەتی فیدرالدا بۆ نمونە سیاسەتی نەختینەیی کە بریتە لە
هەموو ئامرازانێک کە پێ دەڵێن ئینسترومنت مۆنیتەری پۆلیسی، یعنی هەموو ئامرازەکانی سیاسەتی نەختینی دەست چێندەرە لە سنترال بانکە بۆ نمونە دەرکردنی دراو بۆ نمونە ئۆپن مارکت ئۆپریشن، ینی عملیات سوق المەفتوحە پشکۆ قەواڵی بفرۆشی لە بازار، سعری فایدە، سعری خەصم، یاسیری ئەدەبی، ئەو هەموو ئامرازەکانە بۆ نمونە سیاسەتی دارایی بە هەمان شێواز ئێمە خۆ سیاسەتی دارایی لەست خۆمان نییە و باش ئەگە سیاسەتی دارایی بەدەست خۆمان نەبێت لە دەست خۆماندا نەبێت، ینی وەکو ئێستا بۆ هەر شتێک بێچینەوە بەغدا مەسەلەی دارایی، ینی هەرێمی کوردستان چ دەرچێک ببینێتەوە چ بەدیلێک ببینێتەوە لە پاڵەوەی کە ئێستا باسی ئەو کێشە داراییە دەکەیت. کاتێکە سربەخۆی ڕادگەین مەبەستی بەڕێزت دەبێت سربەخۆی ڕابگەین، دەبێت ئەو هەنگاوانە بەهاوێژین، دەبێت ئێمە سنترال بانکێک دروست بکەین کە ئێمە دراومان حازر کردبێت دراوی هەرێمی کوردستان ئەو جەپەنا بۆ ئەگەر نادەبێت بەدیل بدۆزیەوە. ئایا تۆ دۆلار ینی با بڵێن ظاهرەی دۆلەرزیشن تطبیق دەکەی، دۆلار دەکەی بەدیلی ئەو دراوە کە ئەوش مەترسی زۆری تێدایە چونکە ڕەبدەوی اقتصاداتی عالەمی لەلایەکی تر ئایا دراوی عراقی بەکاردێنیەوە ئەوە دیسان مەترسی تێدایە ئەگەر بێت حکوومەتی عراقی ئیجراعاتێکی نەقدی بکە بە مەترسی لەسەر دەشێتەوە. بۆ نمونە کاتێک کە 25 دیناری عراقی وەختی خۆی کە ڕەفز کراوە هەرێمی کوردستان تووشی تەنگژەیەکی زۆر بوو کە لێنێکی زۆری لە حجمی سوورە دروست کرد. بۆ زانیاری بەڕێزت کوتلەی نەقدی عراقی ئێستاکە زیاتر لە 40 تریلیۆنە، ئەنی کە قەبارەکە 40 تریلیۆن زیاتر لە 4 ملیار وەرەقە دەستا و دەست دەکرێت. بەڵێ ئایا ئێمە دەبێت دراسەیەکی زۆر مستەفیض بکەین لەو بوارەوە و بەدڵنیایی دەبێت سیاسەتەکان لە دەستە خۆت بێت، سیاسەتی نەختینەی، سیاسەتی دێنی عامیش، حتا ئەوەش بۆ ڕوونکەمەوە بەس بەگە بوارم پێ بدێ سیاسەتی قەرزکردن. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت قەرز بکات لە IMF یان وۆرلد بانک؟ لەبەر چ ناتوانێت؟ لەبەر تۆ دەوڵەتنی داوا لەوەی دەکات لە دەوڵەتێک لەوە متحیدە. ئێمە دەتوانین بانکێکی ناوەندیمان هەبێت کە ئێستا ئێمە سەر بە بەغداین سەر بە عێراقی دەتوانین بانکێکی ناوەندیمان هەبێت سربەخۆ بەڵێ دەبێت دراو دەرکەی ئەو کاتی، دەبێت مؤسساتی دەوڵەت دەبێت دەستورت هەبێت ئەو کاتی. ئایا دەتوانیت تۆ دراو دەرکەی؟ طبعا مەرجی هەیە شەرتی خۆی هەیە دەبێت اعترافیە بکرێت لە ئەساسی نێودەوڵەتی لە ئەومە متحیدە لە پێ دوایە ئەم هەنگاوانەیە کە ئێستا باسی کرد هەبوونی بانک هەبوونی دراوی خۆمان ئەبێ دوای سەربەخۆیی بێ یان بەر لە سەربەخۆیی بە بۆچوونی من ئەو کاتی سەرکەوتوو دەبێت پرۆسەکە ئەگەرنا تووشی تەنگژەیەکی زۆر دێ لەوانەیە دووسێ هەنگاو بگەڕێەوە پاشەوە. بەڵێ دەگەڕێم وڵای جەنابەت دکتۆر سڵاحەدین، ینی هەبوونی ئەو پلانەی کە باست کرد کە هەرێمی کوردستان نەماوەی ڕابردوو پلانێکی وای نەبوو یاخود ئەو کەسانێک کە پسپۆر و شارەزا بوون لەو بوارە گرنگی پێ نەدان، ینی ئێوە وەکو شارەزا لە بوارە کە پلان بڕبڕی پشتی هەموو مؤسساتی دامەزراوێکە، ئەنی چۆن بتوانێت پلان دابڕێژرێت، پلان چۆنی پلانی ئابووری چۆنی دادەمەزرێ. ئەگە دەسان یەک مەجاالم دەی بەڵێ ئەوەی دکتۆر خەلیل فرمووی ئەم وازم دکتۆر خەلیل وەکو پسپۆرێک نییە لە بوارەی قسەکەی بە شێوەیەکی عام کردیان میسالی نمونەیوی کە تەڵەبەیەکی مادەسەریان دکتۆرا تەریقی عینات بەکاردێنی کۆکا دەکات. من پێپەرەکەم حاضر کرد لەسەر لۆجستیک فاکتۆر لە مؤتەمەرێکی دووەلی تەقدیمم کرد. گەڕام بەس ببینمەوە چەند کالای لە خارج دەینینە ناو کوردستان چەند دەبێنە دەرێ دەچێ وەزارەی سناعە و تیجارە دەڵێ وەڵا نیتوان، دەچێ وەزارەی مالیە نیتوان. ینی هۆکار چێ نەدرایە ئەتو ئەو داتابیس نییە ئیشی دەستەی ئامارە دەستەی ئامار ئەو دامە نەکرایە ئەوە پلانەیان لێداوا نەکردیا کە پلان بزانە لەسەر قەزەی کشت و کاڵ مسەمچینە بڕێکە عیلاقی بە جەنابی دکتۆر خەلیل کشت و کاڵ ئەتلۆی عینات بەکاربیینی دەبی پێشتر سێرڤێ بکەیت ئەحسایەکی شامل بکەی وێنێ ئیتاری قتای کشت و کاڵ لۆ ساڵێکی تهدید کەی ئەو جە ساڵانە ئەو معلوماتەی ئەبدێت دەکەیەوە بە طریقی عینات ئەوش قەزێکی فەنیوە لە کوردستان بایەخمان بە ئامار نەدایە ئێستا بچی لە هەر یەکەکی بپرسی ئەمە بەبزمان بە دڵسۆزی ئەو قسەی دەکەین ئەمە حەز دەکەین کوردستان داتایەکی باشی ئەمە لە ستێرین کومیتیم لە محافظەی ئیشمان کرد 3 ساڵ لەگە ئەومە متحیدەی نەماتانی داتەبێسە لۆ محافظەی دابنین کە دەیانویست پەرەپێدانی محافظە شتانە بکرێت ئەو نەغا قسانە هەیە تەختیت بەبێ ئەوە لەن ئیرادەی سیاسی دەوێت ئەمن دەمەوێت پەرەپێدان بکەم ئیمانم بە پەرەپێدان نەبی تەختیتی لۆچێ دەکەی وەیەنە هەدافی تەختیتی دەبی مسادقەی جیهاتی سیاسی علیای لە سەروی کە بلێ بەو ئیتیزاهی بەو خەونەی دەمانەوێت بڕۆیت بۆ مؤشراتی بنووی خالی دووەم پێداویستی هەیە یەک لە پێداویست کان دەبی ئەحسای داتای تێروتەسەنە دەبی لەسەر هەموو کەرتەکانی ئابووری خاڵێکی تر دەبی ئەتوو
دراسات و بحوثت هەبی لەسەر مختلف شت لە قطاعی سناعی چەند باسێک پێویستە لە زرا چەند لەسەر دیمۆگرافی و نمووی سوکانی و ئەو شتانە دوایە دەبی سیاساتی اقتصادیمان هەبێتە بزانین ئەمە لۆچێن دەرێ بڕۆین خیادەی سیاسیمە ئەمەی لۆچێن دەرێ دەوێت تا ئێستا ئەمە سیاسەتی ئابووریمان نییە تا ئێستا ئەمن بەڕێی من ئەگەر ڕەخنە لە ئیدارەی کوردستانی دەگیرێ زیاتری ڕەخنە دەبی لە ئیدارەی ئابووریمان بگرین کە ئیدارە ئابوووریەکە لە مستەوای ئەو پێویستیانە نەبوو بە دەلیلی چ بە دەلیل وەختەکەمە داهاتمان لۆ دەهات سەتا حەفتەکەمان لۆ دەهات داهاتی ناوە خۆشمان لۆ دەهات ئەو داهاتانمان نەتانین استیغلالێکی باشی بکەین کە بتوانین پەرەپێدانی لە کەرتی تایبێت بکەین ئەمە دەلێ مارکت ئۆریەنتد ئیکۆنۆمینە بەڵام فەرموو کا زراعەکەت کا سناعەکەت کا ئەوە ئەمە لەوەی ببینە بمانەوێت سربەخۆی ڕابگەینین دەبی عەزەلەی نەکەم پێشتر بنسینەی ئابوووریەکەی بەهێزکەین لەوەی لەسەرەوەی بینایی بکەین بەبێ بناغەی ئابووری سربەخۆی کوردستان دەبتەخەم تۆ پێ دوایە سربەخۆی ئابووری پێش سربەخۆی دەبی لۆی ئەوە بکە نەک سەربەخۆی پەرەپێدانی ئابووری بینین دەفەرموو کەرتی پیشە سازیت کانی کەرتی کوشتتوکالیت ئەمە ئەو هەموو زەویەمان هەیە ئاوی تەماتەی لە کارنفۆرنیۆ لەومە دێ نەکار لە تورکیە لەوانە دێ نەمانتانە سناعاتی استراتیزی مەکە لۆ من مەفاعیل نەوەوی لۆ من دامنێ بەڵام بە قوتوکردنی بەرهەمەکانی خۆمان ئەو سناعاتی کە احتیمال لە سەرچاوە کانی بەرهەمی خۆمان دەکە بیتانی تەسنیعیکەین لۆی جێگرەوەی هینانە دەرهینانە کاکە ئەو تیجارە خارجێ خەتەرە تا ئێستا ئەمە کێ دەریم ئەوە دکتۆر سەباحی اقتصادیە پێم بڵێ عەجزی میزانی تیجاریمە چەندە ئیحسائیەکەیە نەشرکرایە هاوردەمانبردنە دەرێمان چەند دکتۆر ببوورە پێدوانیە هەبوونی پەیوەستبوومان بە بەغداوە لە چەند ساڵی ڕابردوو کارێک بۆی ئێمە نەتوانین خۆمان پێ ئەمە زۆرم پێ ناخۆشە کووردا ئیمەنەمە زۆر ئازاینە شتی خۆمە بەڕستەی سەرڕستی عالەمێدا دەدەین ئەمە دەرێم 2023 دەستەی ئامارت هەیە مطلق سەلاحیە هەیە تەختیتت هەیە تەختیتیمە 100 پەیوەندی بە دەرێ کردیە و خوبەرای هینایە پەچی بە بەغدایژم بۆ لێشی نەپرسیە بەس ئێمە کە شتێک نەمان کردوی دەنێن وەڵامە دەستمان بەسرایە لە بەرەوەی بەغدا ئەمەوەی ئەوە ڕێی منە منچینە مغڵ دکتۆر خەلیلانی ئەبوونی ئەو کێشانەی کە وەکو با بڵێن لە کەرتی پیشەسازی و هەروەها کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو دروست بووە بە تایبەتی ئێمە گەباسی سەرچاوی ئاو بکەینانی حکوومەتی هەرێم یاخود بۆ سەربەخۆیی چۆن با بڵێن ڕێگەی هەیە بۆ پێشخستنی کەرتی ئاو زانی شوۆن ئەم نقاشەیەکی شارەیە بوو وەکو ئێمە باسەکەن ئایا عەرەبەکە پێشی ئەسپەکە یا ئەسپەکە پێشی عەرەبەکە نەزم لۆ خۆت من مەشغول دەکەی لەبەر ئەوە ئێمە بەڕاستی من پێم وایە ئێستا حالیەن هەر لە 2023 تا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتانێکی هاتە دی دەستی گیراوە وەکو کاک دکتۆریش دکتۆر سەباحش باسی کرد یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بە موجبی دستور دەستی گیراوە ئەوانێکی ئێستا تەرح کرابوو لەسەر تەخطیطی ئیقلیمی تەخطیطی اقتصادی لەسەر مەسئلەی ئیحسا لەسەر ئەو مەسائلی حتا تیجارەی لەگەڵ دەرەوەی هەرێم ئەمانە هەمووی سەر بە دەوڵەتی فیدرالیە سەر بە حکوومەتی مرکزیە لەبەر ئەوە ئەمادام ئەمانە سەر بەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانانی لەسەر ئەو ئەساسە حرەکەت بکە إلا كارتباط هەبێت لەگەڵ حکوومەتی زراعی لۆ ناتانی بکەیت چ عیلاقەی بەوەی هەیە دەستەی ئامارت لۆ چیە دی خنانا ئەو قسانە هیچ پەیوەندی بەوەی کە سەراحات بۆ جەناب سەبرت هەبێ دکتۆر ئەگەر دەرفەت بدێت دکتۆر خەلیل بۆ قسەکان خۆی بکە و دوای دێمۆلا بەنسبەتی ئەم مەسائلانە من بە پێشەوانە ئەڵێم ئەگەر ئێمە وەکو ئەو برادەرانە باسی کرد معنای ئێمە 50 ساڵێکی تر ناتوانین ڕاپرسی بکەین و سەربەخۆ بینین لەبەر ئەوە من بەعکسەوە ئەڵێم کە بەیانی ئێمە ڕاپرسیمان کرد و توانیمان هەنگاوێکی بۆ پێشەوە بخەین بۆ سەربەخۆ ئەتوانین دوای ئەوە ئەو مەسائلانە بە سەلاحیاتی خۆمان بە ئیمکانیات خۆمان دروستی ئەەکەین سەیری دەوڵەتانی دنیا خۆ لە پڕە و نەبوون بە دەوڵەتێک لە پڕە و نەبوون بە ئەو ئیمکانیاتی یەخەیانە ڤێتنام دوای شەڕێکی گەورەی لەگەڵ ئەمریکا کە هەمووی بنەی تەحتی خراپ بوو
ئەتوانی دەوڵەتێکی و بەڵکو لەگەڵ ڤێتنامی سەرەوە باکووریش یەک گرتن و ئێستا حالیان دەوڵەتێکی بەناوبانگە لەبەرەوە من ئەڵێم ئەم مەسائلانەیەکی هەن زیاتر بە خەتای هەرێم نییە چەند خەتای زیاتر ڕێژەی زیاتر تەقسیرەکەی ئەگەڕێتەوە بۆ دەوڵەتی مرکزی کە تەطبیقی هەرێمی کوردستانی کرۆ یەکی لەوانەیەکی کاکە مەسئلەی بودجە چونکی ئێمە بودجەمان بەدەست حکوومەتی بەغایە لەبەر ئەوە بەس بودجەی سەتا حەڤەکە تەلاعوبی پێکرد و نەینارد ئەو کێشەیەکی بۆمان دروست بوو ولا حەزەکەی لەبەرەوە من بەڕاستی باش بەنەوەی کتر سەیری ئەەکەم کە لەگەڵ ئەو نقصانی هەمانە لەگەڵ ئەو وەزعیکی ئێمان ئەتوانین بۆ ئایندە تەحریرە بین لەو قیودانەیەکی ئێستا دژمان ڕاوەستاوە ینی پێ وایە کە سربەخۆی سیاسی بورژێنن دوای ئەوەی کە باسی بەڵێ ئەتوانی ئەو کاتە ئەتوانی ئەو ئیمکانیاتی هەیە لە ڕووی نەوتەوە لە ڕووی زراعەوە لە ڕووی ئیمکانیاتی کترەوە ئەتوانی ئوسوسێکی بۆ خۆی دانە و ئیعادەی نەزارەکە بە اقتصادی خۆی بەڵێ دکتۆر سەباح باسی ئەوە بکەین کە هەبوونی سربەخۆی کە ئێستا باز دەکرێت لە ئەگەمە کێشەمە لەگەڵ بەغدا هەیە و بۆ دوایین جار مەسعود بارزانانی سەرۆکچەرمی کوردستان دوێنێ کە لەگەڵ حیدر عەبادی کۆبەوە زیاتر با بڵێن باسی کێشە داراییەکان و هەروە کێشەی نەوت و گاز و بودجە کرا یعنی ئەو بەردەوام بوونی ئەو کێشانە ینی وا لە پرۆسەی سربەخۆی ناکە کە دوا بکەوێ ئێمە چ ڕێگای بدۆزینەوە بۆەوەی چیتر پەیوەندیمان بە بەغداوە نەبێ ئێستا ئێمە بۆ نمونە نەوتی خۆمان دەفرۆشین ڕۆژانە 600,000 یاخود 550,000 بەرمی نەوت دەفرۆشین بەڵام ئایا پشتبەستن بە نەوت تەنها چارەسەرە؟ دەستخۆش بۆ پرسیارێکی وەجیهە تاوان زۆر لە جێی خۆتی بەڕاستی من دەستخۆشی لە ئەو هەفتەی دەکەم بە سایبەتی بە سەرۆکاتی جەنابی کاک مەسعود کە سەرۆکچەرمی کوردستانە لەگەر ئەو هەفتە گەورەیە کە چووە و زیاتر تەعاان جەختی کردەوە لەسەر تەوەرە ئابوووریەکان و بەشێکی سەرەکی تەوەری تەعاان دارایی گشتی بوو لە زمانی شانۆ تەعاان داهاتی نەوتە کە دەچێتە نێو دارایی گشتیەوە هەنگاوێکی زۆر باشە بە قەناعەتی من ئەگەر بێت و قۆناغێکی تەکتیکی بێت بەکاری بێنین ئێمە وەکو ڕێی خۆم وەکو ڕێی شەخسی جارێک پرۆسەی ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ڕابگرین و هەستم دەکرێت ئاماژەشی تێدایە زیاتر بۆ ئێمە وەکو قۆناغێکی تەکتیکی بەلایانی کەم بۆ 2 ساڵ یان بۆ 4 ساڵی تر بۆ 2020 ئێمە ڕێککەوتنێک لەگەر بەغدامۆر بکەین لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بەشێک لە نەوتی خۆمان بنێنی دەرەوە کە وەکو پێشتر ڕێککەوتنمان کرد بەلایانی کەم بەشی داهاتی موچەی خەڵک بکە و ئەوەی تریش ڕێگە مەمە بدرێت لە ڕێگەی تانکارەکانیان لە ڕێگەی شوێنی تر داهاتی نەوت بەدەستبێنین داهاتی بازە نێوخۆیەکان کە ئێمە هەر ڕەوانی بەغدامان نەدەکردەوە چونکە ئێمە سودمەند نەدەبوون و خەڵک زەریبەکەی دەدا ئەو کات چونکە بەپێی دەستوری عراقی بەپێی یاسای زەرائب بەپێی تەشریعاتی مالی و ضەریبی دەبێت داهات بچێتەوە بەغدا لەبەرەوە وا چاکترە بە بۆ چوونی من وە لەوانشە ئەوەی لێ بکەوێتەوە کە وەکو قۆناغێکی تەکتیکی وەکو ڕێککەوتنێک لەگەر حکوومەتی فیدرال قۆناغی دەوڵەتی کوردی تەزیر بکەین بۆ 2 ساڵی تریان بۆ 4 ساڵی تر بۆی ئاهێکیش بە میلەتی کورد بێتەوە و خەڵک بەرەبەرە داهاتەکەی بکەوێتە دەست و حکوومەتی هەرێمی کوردستانیش پاشەوەی کە قەرزارە بە 26 ملیار دلار و قەرزێکی زۆر قورسە و لە مێژووی هەرێمی کوردستاندا لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستاندا تووشی قەیرانی ئەوها سەخت نەبووتەوە و خۆشیان دەزانن بەلایانی کەم پێویستی بە 4 ساڵی تر هەیە بۆ ئەوی بتوانین ئەو قۆناغە و تەنگژە تێپەڕێن و من وای بۆ دەچم کە گەشتبینیەک هەیە کە ڕێککەوتنێک بکرێت لە نێوان هەوردە قیادەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە بەغدادا هیوادارم ببێتە بڕیارێکی منطقی و لۆژیکیانە و واقع بینانە لەلایەن دەسەڵاتی سیاسی لە هەولێر و لە بەغدادا. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لە جەنابەت ئەگەر بڕیاری سربەخۆی درا ئەنی لە ڕووی پلانە ئابوووریەکەوە با بڵێن پلان هەیە ئێستا ئامادەیە کە بۆ سربەخۆی بنرێ ئەو پلانە ئابوووریە ئێستا پرۆژەیەکە یان تەنها قسەی لێوە دەکرێت حقیقت کێشەیمە لە کوردستان جارێکی هەر لە برادرانی پارتی لە منیان داوا کرد موتەمەر ئەوەک بوو کۆبوونەوە بوو لە تەلەڤیزیۆنی NRT محارەزە هەموو کۆ ببەوە ئەمە لەوێ قسەکەم کرد گوتم ئەمە لە کوردستان کێشەی سیاسیمان نییە هەمومان حەز دەکەین کورد نەک بۆ بتە دەوڵەت کوردستانی گەورە جێبەجێبی هەمومان لەگە ئەو ئاواتین لەگە ئەو خەونەوە ئەو بۆچوونەی سەرگردەی سیاسی نەگومان لەوەی نییە بەڵام ئەمە وەکو پۆسفۆرەک ناتوانانی قسە بکەین ئیلا دەبی بڵێین کە زانست و عیلم بە چ شێوەیەگەر ئەو ڕێەمان دەدا باشە دکتۆر پلانی ئابووری ئەوەندە گرانە ئەوەندە ئەستەمەکە عزیزە نابێت بکەم ئەتو پێشی پلان دابنەی دەبیت ئەو دام و دەستگای وەزاراتی ئەمە هەیە ئەوە ڕێی منە
پاشماوەی ئەمانە عامەکانی حکومی زاتیە لە سیستەم و کار و لە ئیش و کاریان هیچیان تەتویرەکیان پێ نەدایە. مەسەڵەن وەزارەی زراعە پلانێکی دانا گوتیک پلانی استراتیژی لۆکرد و کشت و کاڵ ئەوم چینە پەیوەندی بڕە مامۆستا دکتۆر ئەوەیەبی دەلێت ساڵانە ئەوەندە کردی زراعە بە پێش دەکەوی ئەوەندە هەڵدەڵی کاکە زراعیمە جۆیان لەبیر کردێ باشە کاکە زراعە پابندە بە بارانە تو بەنداوت کردیە یعنی شتەکە مجرد لۆ ئیعلام دەکەین و لۆ ئەوە دەکەین ئەمن بەڕێی من پێشی ئەوە بکەین زۆریش دیعایی لە بۆ ئەوەی نەکەین بلیت سەر بە خۆی ڕدەگەینین دەست پێکەین وردە لە ناوە خۆمان ئیشی لێ بکەین یەک لێوانە پێداچوونەوە دووبارە دامەزرانەوەی سیستەمی کارگێری لە هەرێمی کوردستان دووەمینیان چکو دەلێم کە دووبارە سیستەمی کارگێری دامەزێنینەوە یەک لە ئەمرازی هەرە گەورەی هەر ئیدارەیەک پلاندانانەکەیتی ڕاست ئەو جەلەبەندێ بە ئامارەکەیتی معلوماتەکەیتی تەکنۆلۆژیای ئایتیتی تا ئێستا ئەمە ئیزبارەی دەست دەدەینێ لە تاپۆی بینە ببەوێت تا ئێستا لە مەکتەبەی ئیدارە و اقتصادی لە مەزدەرێک دەگەڕێ هەڵدەوە ئەمە دەبی خۆمان ڕێک بێخیر خۆمان ئامادە بکەین لۆی ئیدارەی کوردی بکەین ئیدارەیەکی زۆر ئەفێک زۆر بەکار و لە هەمان کات جانبی پلاندانانیش دەبی بایەخەکی زۆری پێ بدەین پلاندانانیش ئەوەک نییە من و دکتۆر سەباحی سەدادنشی پلانێکی دادنی دەبی پێداویستەکانی ئامادە پێداویستەکانی ئامارە پێویستەکانە کادری پسپۆرە پێویستەکانی خەڵکەچی ئەم نامێ بچمە ناو هوردەکاریەکان ینی کاتمان هەیە دکتۆر خەلیل بێگومان منیش ئەگەر پلانم نەبی بۆ بەیانی لەوانەیە زۆر پرۆگرامەکانم تێک بچێت هەبوونی دەوڵەتەکی وەکو هەبوونی ڕاگانی سەربەخۆی کورد دەوڵەتی سەربەخۆی ئەنی ئەمە ئەگەر پلان نەبێ کێشە دروست دەبێت بێگومان ئایا ئێمە لە ڕووی دەرامەتە مرۆیەکان تا چەند کەرستەمان هەیە کەرستەمان لە بەردەستە لە ڕووی دەرامەتە مرۆیەکان بۆەوەی بتوانین خۆمان بەڕێوە ببین ئێمە داوای دەوڵەتمان کردو پێشی 100 ساڵ ئەو کاتە هیچمان نەبووین لە ڕووی درامەتی ئابوووریەوە لە ڕووی مەسائلی سیاسیەوە لە ڕووی مەسائلی عسکەریەوە ئێمە لەو سەردەمە ئێمە داوامان کرد دەوڵەتێکی و معاهدەی اتفاقی سیڤەر 1920 توانی ئەگەر دوای بەریتانیا پەشیمان نەبوو ممکنە بوو بە هەنگاویەک بۆ دەوڵەتێکی کوردی ئەو سەرمە لەبەر ئەوە من دیسان ئەڵێم ئەم مەسائلی ئابووری ومسائلك تنمية ومسائلك تسليح ومسائلك عسكري أما مسائل أنا ضرورية راستا بلام أو معناه نية أبي ما همي تكامل بيت وكو خانويك درس بيت لها مشتكي إنجاب نكهم بلام بشك هبي هندك هبي كيما يعني بتوانين هواش في بخشين هواك ما في بخشي يكم دانشتوان وكو باسم كل بدايتك إيمش ماري دانشتوان من هي كأتواني أبن وكو قوي عامليكي أجر وكو دكتوريش باسي كرد بلانيكي بوي دان ليتوا بلام أو بلانا كي أتواني كرزقارة بيت يعني بحريتي كدوا إيوه لصفر ودس لو حالته أما دانشتوان من هي بس سياسي دانشتوان رقم دو بنسبة نوت خد جناب دزاني إمكانياتي نوت من هي إمكانياتي معادن من هي أمش بنماي سربخوي همي دولة تاني دنيا لروي آسایی قوة عسكرية من هي أو دولة ثانية الدنيا هم شانازي بيانك واتتو لروي أمن لروي أو إمكانياتي أو هي إستا أو آويك هي لكردستان أتواني تأثيرك ورقي زغط لسدنا وراس خوار وعراق شو كنا وراس خوار وعراق آوي أوان لكردستان واتا بنماي آبوري لكردستان هي دتاني سؤالك لقيك بكين يعني لو حوارك تا ئێستا کاک دکتۆر بمبرێ کشتتوکالی کوردستان چەندی ئاو دێری دەکرێت چەندی دێمی ئەو قەراج و ئەوانە کامە زەری ئاوەکەی یعنی سەرچاوی ئاو هەموو بەلا زەڕوە دکتۆر سەباح بوونی ئەو چێشانەی کە دێتە بەردەم هەرێمی کوردستان لە ئێستاشدا با بڵێن بوونی موچە ینی زۆر جار باز دەکرێت کە موچە بە دۆلار بدرێت هەندێک گەڵێن بە پارەی ئێستا ینی بەڕای تۆ ئەبوونی پێدانی موچە لەو کاتەدا کە ئێمە باسی سەربەخۆیی دەکەین تا چەند کاریگەری دروست دەبێەوە چۆن بتوانین یەکیان هەڵبژێرین لەو حاڵەتەدا ئەگەر بۆ نمونە ئەگەر دراوی خۆشمان نەبووە کات لە کاتی ڕاگەاندنی سەربەخۆی وەکو باسم کرد ڕاگەاندنی سەربەخۆیی ئامادەکاری دەوێت جگە لەوەی کە کاک دکتۆر باسی کرد کە مقاوماتی نێوخۆ کە من نیتمان لە ڕووی ئابوووریەوە ئەوەی کە باسی کرد بە ڕێزیان
لە ڕووی دروستبوونی فەلسفەی سیاسیەوە لە ڕووی واقع دانیشتوانە هێزە مەسەرەن بۆ نمونە ئەوانە هەمووی دەوری هەیە پەرلەمانە مؤسساتە بەڵام ئێمە کە باس لە سیاسەتی نەختینەی دەکەن بۆ نمونە باشە تۆ دراوێک نییە دەریکەی تۆ سنترال بانکت نییە ئێستا کە سیاسەتی فەلسفەی بەڕێوەبردننی دراوی عراق چێ بەڕێوەی دەبا کە پێ دەڵێن التخطيط النقدي بابلن يعني خطي نقدي يعني موازنه نقدي ناولين ايما موازنه نقدي سنترال بنك بروي دبا كبريتي لا دارجري بالانس شيت ميزانيه عموميه كزور فرق يوب سبور نبي نازان يواره بابليك بادجت حكومه دايدنه بالانس شيت سنترال بنك دايدنه اما سنترال بنك مانيا باش او دولاري كراد جيري رنجكي كراد جيري ل 120 دي درناس يعني ب 170 دفروشه چی ڕایگرتووە هەرێمی کوردستان ڕایگرتویان سنترال بانکی بەغدا ڕایگرتووە ئەو ڕایگرتووە لە ڕێگەی معاملەی مابینی بەلەنگشین و پابلیک بەجێت چونکە حکوومەت دراو دەرناکە حکوومەت نەو دەنێتە دەرەوە دراوی قرز وەردەگری دۆلار وەردەگری چێ تەغدەی اقتصادی عراقی دەکاتەوە سنترال بانک عملی تەحویلەکەی دەکاتەوە دۆلارەکەی وەردەگری پارەکەی دەدات بە حکوومەت و ئەویش تەوزیعی دەکات بە سەردام دەستگاکانی حکوومەت کاتە ئەو پرۆسە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی مؤسساتانە نیتی بۆ تو هەرەوە نیە دەوڵەتی ئیعلام بکەی باشن کە تۆ دەوڵەتی ئیعلام کردی وەکو جنوبی سوودان لێهات ناکرێت دەبێت تۆ لە ڕووی ئابوووریەوە ستراکچەل هەیکەری اقتصادی ئێمە مختلە لاسەنگە کەرتی کشت و کاڵت ئاسایشی خۆراک لە مەترسیدایە ئاسایشی ئابووری لە مەترسیدایە پیشەسازیەکانت زۆر پاشکەوتووە پیشەسازی پترۆکیمیاویاتت هەیە تۆ احتیمال لەسەر خۆت بکەی لە ذاتی احتیمال لەسەر دەرەوە بکەی کیرۆسین دەتانی تۆ خۆت بەرهەمی بێنی گەورترین کێشە ئێستاکە نەبوونی کیرۆسینە یعنی نەوتی سۆپایە کە نادێت بە خەڵک ئێستا قەیرانی شتری دروست کردووە یعنی کەواتە دەبێت ئەمە ئاسایشی خۆمان بەهێز بکەین ئاسایشی ئابووریە ئاسایشی با بڵێن خۆراکە جگەلەوە ئەمە لەبەر چ دەڵێم ئەگە وەکو قۆناغێکی تەکتیکی چکە ئێستا کەمە لە قەیرانێکی زۆر قوڵ داینە دکتۆر دەبێت هەست بەوە بکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر قەرزێکی زۆر خەیالیدایە کە قەرزاری زۆر خەڵکە یعنی تقریبا 6 میلیارد دلار بەس قەرزاری خەڵکە موچە جگەلەوەی کۆمپانیەکان کە ئێستا کە کۆت و بەندی کردێ کە بەداخەوە ئەو گرێبەستانی کە کراوە لەگەر ئەو کۆمپانیانە کە ئێستا کە ئێمە تووشی زۆر کۆمپانیدانەکە ئەو پرۆسەیە دوا بخرێنی جارێکی دیکە لەگەڵ بەغدا دابنیشتنەوە بۆی ئەو کێشە ئەوەش کرا لەو وەفدەی جەنابی سەرۆک بێگومانە ینی ئەوەی کە باست کرد پرۆسەی سەربەخۆیش دوا دەکەوێت بەدڵنیاییەوە لەو 4 ساڵی یاخود لەو چەند ساڵی داهاتوو هەرێم چۆن بتوانێت ئەمانە ڕێک بخاتەوە لە ڕێگەی ئەوەی ئەو داهاتی لە ڕێگەی عراقەوە بەدەستی دەکەوێت ئەو اتفاقی کە تۆ دەکەی 550,000 بەرمیل دەنێرە دەرەوە بە مقابل ئەوەی کە عراق بەشی ئەو کە ڕێکەوتین لە سەکراوە پێت بدا یعنی بەشی 170 چەندە لە داهاتی کۆی داهاتی عراق کە داهاتی فعلی پێ دەڵێن کە ئەو با بڵێن 4 میلیۆن بەرمیل دەنێتە دەرەوە 550,000 لێرە 4 میلیۆن 550,000 بەرمیل دەنێتە دەرەوە بەشی 170 بۆ نمونە لێ دەدا یان 111 فعلی کەوان حاکیمە و دا و دەرمان و با بڵێن ئەو شتانە لێ دەردەین پاشەوەی کە تۆ ئەو داهاتە لەو هات تۆ داهاتی خۆشت هەیە ئەو داهاتێکە لە ڕێی بازەکان لە ڕێگەی غەرامات کە ئێستا هەمووی مزاعف بووە جگەلەوە کاراکردنەوەی پەرلەمان زۆر گرنگە لە هەرێمی کوردستان کە هەنگاوەش بهێنرێت چونکە زۆربەی تەشریعاتەکان پەرلەمان پێ هەڵدەستی هەموارکردنی باج بەتایبەتی من پسپۆرم لە بواری باجیشدا تەمان باجی دەرامەتە بازە گومرجەکانە بۆ نمونە گەورەترین کلێن ئێستا کە دروست بووە تاریفەی گومرجیە کە ئەوە دەسەڵاتی دیسان حکوومەتی فیدراالە هەموارکردنەوەی ئەوە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نیە ئیلا ئەگەم وەکو دیفاکتۆ تەعامل باشە هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بودجە لە بەغداوە دەهات داهاتی ناوە خۆمان هەبوو ئەنی بۆ نەیتوانی تەنها دوو مانجیش موچەی فەرمانبەرانی بدەین گەورەترین ڕخنەی ئێمە لە هەموو مەحفەلەکان لە هەموو کەناڵەکان لە هەموو شیکردنەوەکان ئەوە بووە کە زیاتر لە 100 میلیارد دلار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لە 2013 تاوەکو ئێستاکە ساڵ هەبووە خەیالی بووە بودجەی عراق لە مێژووی عراقدا یەکەم جارە بودجەی عراق بکاتە 180 میلیارد دلار حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە 14 میلیارد دلاری بەدەست کەوت بەڵام ئەو کاتیش بەغدا داوای پارەکانی دەکردەوە با بڵێن ئەوەی کە داهاتی ناوخۆی دەکردو ئەوەنشمان نەدایتەوە بۆ خۆمان مایتەوە لەگەڵ ئەوەشدا کە بەداخەوە بە فیرۆ ڕۆیشتووە نەمانتوانێت تەغدیق لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ حکوومەت هێرم بتوانێت پلانێکی تەواو بەدڵنیاییەوە و ساڵانی بەدڵنیاییەوە 4 سال زۆر لە بۆ ڕۆی اقتصادی لە بۆ ڤیژن زۆر میمە تۆ لێرە ڕۆیات هەیە لێ ئینپوتت هەیە پاشان ئاوتپوتت هەیە پرۆسست هەیە عملیەکە تحلیلی معطيات واقع دەکەین ئێمە شیکردنەوەی واقعەکە دەکەین ئەو داتابێسی دێتە پێشت هەنگاو بە هەنگاو متابعە دەکەی ئەجزێ ڕقابی تێ دەبێت لە بیر نەکەن دەبێت دیوانی ڕقابی مالی کارا بکرێتەوە دەبێت دەزگای نەزاها کارا بکرێت دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە ئەو سێ مؤسساتانە کە زۆر گرنگن دەبێت حکومت خۆی ڕقابەی ذاتی هەیە يعني ئێستا وحداتی تدقیق ژووری وردنی لە هەموو دامەزگەکانی حکومت هەمووی ممارسەی چ دەکات ممارسەی ڕقابەی ذاتی دەکات یعنی چاودێری خودی دەکاتەوە دەبێت ئەوانە کارا بکرێتەوە دەبێت گەندەڵی کۆتایی پێ بهێنرێت دەبێت موچەخۆری بندیوار کۆتایی پێ بهێنرێت دەبێت پرۆسەیەکی
ریفۆرمی ڕیشەی چاکسازی ڕابگەێندر لەسەر هەموو ئاستەکاندا دەبێت ئیرادە هەبێت دەبێت ویست هەبێت دەبێت هەمومان لە خۆمان و قاعیدە و قیادا لە بنکە و سەرکردەوە پێدا بێن جدیەتی فەردی کوردستانی مجتەمەعی کوردستانی وا دەکات کە دەوڵەتی کوردستان بینا دەکاتەوە دروست دەکاتەوە. دکتۆر سڵاحەدین یانی هەبوونی ئەو پلانەی کە باز دەکرێت بۆ سربەخۆی کوردستان لە داهاتوو با بڵێن 3-4-5 ساڵ با بڵێن ئایا دەتوانی هەرێمی کوردستان ئەو پلانە بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێ بکات بۆی داهاتێکی زۆر ئیدارەی ئەو ڕۆنا دەبی ئیدارەکەی دابمەزرینەوە ریکۆنستراکتینگ ئەدمنیستریشنینگ کە یاردی ئیدارەی دووبارە دامەزرینەوە وەکو جەنابی شارەی باسی بدا دکتۆر سەر بەرلەمانە چ کارا هەبی کاکە بەرلەمان خۆ جیهەتێکی جیاواز نییە لە حکوومەت جیهەتێکە یاریدەری حکوومەتە مچینە خەلەلێک لە جونگەیەک دەبی لە شەیەک دەبی دەڵێ ئەو لە پلانجی ئەوە بووە دەبی ئەمە ڕێزی لێ بنێنی هەرێمی کوردستان لەبەر هەندێ ئەتوکە ئیدارێکی باشە دەنەگە مساعدەم بکات ئیدارەی باش دەتانی پلانێکی باشدانی بەس بیدارێکی خاو و فێرە بەڕڵایی و فێرە ئەوە بووبی باشە ئەو پلانەی کە باز دەکرێت تۆ لە بیرۆکەتدا پلانێکی سەرکەوتووە یاخود پلانێکی گشتگیرە چ پلانێکە چۆن دادەڕێژرێ چۆن باس کەسانێکی وەک جەنابەت بانگ بکرێن بۆ ئەوەی ستراکچەری ئەو پلانە دابڕێت ستراکچەری ئەو پلانە دەبی لەسەوی وەکو گوتم دەست پێ دەکەی لە هەموو وەزارەکی دەستگای پلاندانانیان هەیە بەس دەستگای پلاندان بەشی زۆری خەلکی پسپۆر نیە بەشی زۆری یعنی ئیشی لەسەر پلان نەکردووە لۆیەگە چار قسەشی زانیبی ئەوەشی لە بیر کردیا وەزارەی تەختی دەبی دووبارە چای پێدا بخشێنینەوە بە لەسەر معایری سیاسی دوورخێنەوە کە ئەوە لە بەرەوەی پلانە وە کوڕەچەییدا لە پلان زەیدە خەڵکەکی پسپۆر بینین کە لە ژێر ئەمرتە لە خزمەت لە لۆتویش دەکات پێداویستیەکانی ئەوان تهدید دەکەن مەسەلەن ئەمی دەبی ئێستا هەنگاوی یەکەم دەست پێ بکەین سێرڤێ بکەین ئیحسائیات بکەین ئیحسایی زراعی بکەم بەغداڕێ لە من ناگری ئیحساییکی منشئاتی صناعی بکەم لە کوردستان ڕێ لە من ناگری ئیحسائیاتی ئیبراهیم خەلیل و ئەوەی بە قووەت کەم کە چەند شمەک دێ زۆری شمەکان چیە هەتا بە پێوەی وەزارەی تەختی بلێ کوردستان ئەوە نەمان دەزانی ئەتو دەزانی هەر تەنە گەنمە چی دەینی تەنە گەنمەک چەند تەن ئاوی لەگە ئیستیراک دەکەی ئاو گەنم بە ئاوی دەبی ئاوی مەژدەڕوا لە خەلیج دەکا بەنداوەکمان نییە فەرمو دوایە دام و دەستگای کوردستان ئیشیان کردیە بەس بڕۆ دام و دەستگای بەنداوەکان نازم لێوە بووی جارێک موتەمەرە چیان کرد لەسەر بەنداوەکە شتێکی ڕائعیان کردیە یعنی چەند کوردستان مەسحەکی جوغرافی جوان هەر منتیقەکانی ئەوی بەنداوی گچکە و بەنداوی گەورە پاشان لێم پرسی فەقیرێ گوتم ئەو تەختیتە جوانە شتێکی زۆر عەزیمە ئایا ئەوە جێبەجێ دەکری وەڵاگە پارە نەوی و تەمویل نەبینە وەڵە جێبە ناکرێت تەمانە ئێستاش نووسێ لەسەر ڕەفکەیە ئەمە دەبی مۆبیلایزیشن ینی نامێ بەنگیزەکە هەموو سەر و چاوە دارایی و ئەوەکانمان جێبەجێ بکەین ئەمن لەسەر مەرمەر لە کوردستان لەسەر مەرمەر بەحسەکەم لە کۆڵن لە موتەمەرەکی عالەمی تەقدیم کرد شێت بوون کە کوردستان ئەو مەرمەڕەی تێدایە ئەو هەموو جۆرە مەرمەرە فەرمو بڕۆ ئیزازەی مەقلعەکی وەرگرا دەچێوێن دەرێت چار مسەلح دێ وەڵام ناوی بکەیەوە ئیمەیە تێدەگەی ئەمەش بە مەلاین دۆلار نەک دینار لە مەرمەری تورکی و مەرمەری سینی و مەرمەری ئیتالی سەرف دەکەی سەر و چاوەکانمان بە پیرۆچووە ئەوانە هەموو جێبەجێ بکە کوردستان توانای هەیە ببتە بە قووەترینی اقتصاد هەندی اقتصادی بەغدایە دەتوانین ئەوەندە پابەندی نەفتیش نەبین ئەوەندە سنسەتیڤ نەبین حساس بەرامبەر نەفتەکەی بەڵام ئەوە فترەی دەوێت ئەمن تەیید دەکەم بە دکتۆر سەباحی ئەمە دەتانین بە ماوەی 5 ساڵ زۆر شتی بکەین زۆر بە شەرتێک ئیرادەکە هەبی ئیرادەی ئیشکردن و ئیرادەی تەرخانکردنی توانایەکان و جێبەجێکردنی پلانی دکتۆر خەلیل یانی ئەگە سەری هەرێمی کوردستان بکەین دەبینین جوگرافیای هەرێمی کوردستان نەخشەی هەرێمی کوردستان چواردەرۆ درراوە بە کۆمەڵی وڵات بە چەند وڵاتێک کە ئێمە چۆن بتوانین بەدیلێک بدۆزینەوە بۆ ئەوەی پەیوەندێکی فراوان لەگەڵ وڵاتانی ئەوروپا وڵاتانی دیکە ببەسین لە ڕووی بازرگانی لە ڕووی ئابووریشەوە هەتا لە بینی کێوکێ وەکو هەرێمێکی داخرا وەکو بڵێن نەخشەیەکی داخرا وەکو وڵاتێکی داخرا ئەین چۆن بتوانین ئێمە دەرچەیەک بدۆزینەوە بۆ ئەمە ئێستا ئەوێکی باست کرد خۆی حەزم کرد لەسەری ڕاوەستین ئەو طروحاتانەیەکی ئێستا طروحات کرابوو بۆ دابینکردنی دەوڵەتی کوردی ئەبێ وا بکەین ئەبێ وا بکەین ئەبێ وا بکەین ئەبێ وا بکەین تاکو بتوانین ئەو کاتە دەوڵەتی کوردی ڕابگەێنین ئەمە ممکن نییە دەوڵەتانی دراوسە یەکی وەکو تورکیە و ئێران و عێراق و سووریە
مەجال ئەیە بۆ کورد بتوانی ئەو شتانەیەکی جەنابی دکتۆر سەلاح سەباح باسی کرد هەروەها کاک دکتۆر سەلاحش باسی کرد مەجال ئەیەن بە ئێمە نەک بەس 4 ساڵ بەڵکو 10 ساڵێکی تر نایهێڵن ئەم شتانە بکەن ساڵانی پێشوو ئەم دەوڵەتانەیەکی باسم کرد بۆ جەنابێت بەس بۆنی استفتائیان کرد و ڕاپرسی و بەس بۆنی سربەخۆی نیازیان هەبوو ئەو مەشاکلانە بۆمان دروست کرابوو داعش نەوت ئابووری بودجە بەتەئکید ئەگەر وەکو دکتۆر سەباح باسەکە تەئجیلی ئەەکەین بۆ 4 ساڵێکی داهاتوو یا کەمتر یا زیاتر اینجا ئەو کاتە ئێمە ئەوانەیەکی کە باسییان کرد بنای بکەین تەئکید دەوڵەتان نەبغا مەجال ئەیە نەدەوڵەتانی دراوسە لەبەر ئەوە ئێمە خلاصە ئەبێ ئەمری واقعمان هەبێ کاکە وەکو چی ئەبێ ئەمری واقع ئێمە بەو ئیمکانیەتێکی هەمانە بەڵام بە مەرجیەک ماڵی کورد ڕێک بخەین باش ئەگەر سنوورێکی ئینتەرناشنەڵت نەبێت جیهانی نەبێت چۆن نتوانین ئەمە فاکتەری نێودەوڵەتی پشتگیری لێ نەکات ئەبێ ئیشێکی بۆی بکەین نەک بە ئەعلام و بە مەسائلێکی تر تێگەی ئەمە ئەبێ ماڵی خۆمان دروست بکەین و ڕێک بخەین ئەوانەی کتر هیچ مهم نییە بەڵ دکتۆر سەباح ئەو هەڕەشانە چین کە با بڵێن دوای سربەخۆی ڕوبەڕووی کورد دەبێتەوە بە دڵنیاییەوە پرسیارەکە زۆر جوانە و لە علمی ئیداری استراتیجی پێ دەڵێن التحديات طبعا الفرص والتحديات مان هەیە نقاط قوة ونقاط ضعف و پێ دەڵێن التحلیل الرباعي شیکردنەوەی چوار گۆشەیی ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد هەر خۆی لە زمانی خۆی ڕخنەی لێ دەگرمەوە ئەگەر وڵاتانی دراوسێ ڕێگە بەمە نەدەن ئێمە دەوڵەتی ئەلانکەن پار 4 ساڵی تر چۆن ئێستا ڕێگە دەدەن تۆ ڕابگەێنی ئەگەر ڕاش بگەێنی فەشەلت پێدەن شکستت پێدەن دەبێت نموزەکی شکست خواردوو کەواتە ئەگەر ئێستا بەو دۆخە ئەوان ڕازی نەبن دەوڵەت ڕابگەێنن چۆن لە 4 ساڵی تر ڕازی دەبن ئەگەر لە 4 ساڵی تر ڕازی ببن چۆن ئێستا ڕازی دەبن کەواتە تەناقوزی تێدا لە ڕووی لۆژیکی و مەنطقیەوە پاشان فاکتەری نێودەوڵەتی زۆر گرنگە فرص و تحديات زۆرە ئەگە باسی اقتصادی بکەن فرص و تحدياتەکان فرص زۆرە بۆ نمونە بوونی نەوت گەورەترین فرصەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێ بەستێ ئابووری خۆی بەهێزکە تەغدەی کەرتەڕاستەقینەیەکان بکە ستراکچەری اختیلالەکەی نێرێت هاوسەنجی بکە بۆ نمونە کە لە دوێر پرسی من جواب دەدەمەوە پلانی استراتیژی ئەوەیە بۆ 4 ساڵی تر بۆ نمونە 4 کردی سەرەکی 160 GDP پێک بینن بۆ نمونە کشتتوکاڵ بگاتە 125 صناعە پیشەسازی 100 دەبێت بۆ نمونە سیاحە تاقا ئەوان هەر هەمووی ئێستا کردی ینی فۆکوس نەکرێتە سەر نەوت تەنویعکردن فەلسفەی تەنویعکردنی اقتصادی ینی هەمەڕەنکردن و هەمەجۆرکردنی ئابووری لەسەر ئاستی 5 ڕەهەند لە مقابلەیەش تریشدا باسم کرد تەنویعی مؤسسی کردی گشتی و کردی تایبەت PPP Private Public Partnership بە مشتەرەکی کردی تایبەت و کردی گشتی پرۆژەکان بەڕێوە بن هەندێک کرد کردی تایبەت هەندێک کرد کردی گشتی هەندێک کرد کردی گشتی و کردی تایبەت ئەوە یەکەم تەنویعی صادراتمان تەنها پشت بەنەوت نەبەستێ هەمە جۆر بکرێت بۆ نمونە تەنویعی ئیرادات داهاتمان تەنها ڕێنتەر ئیکۆنۆمی نەبی کە کۆنفرانسێکی زانستی لە مانجیە کە خۆم بەشداریم کرد لە پەنێڵی دارایی گشتیدا لە زانکۆی ئەمریکی لە 21 ساڵی 2016 طروحاتەکانم پێشکەش کرد پێپەرێکم پێشکەش لێوەندە کە چۆن ئێمە خۆمان ڕزگارکەین لە یەکسەرچاوی لە داهات ئابوورێکی ڕێعی نەبێن ئابوورێکی هەمە زۆر بێن هەمە ڕەنگ بێن لە ستراکچەردا وەکو باسمان کرد یعنی ئابوووریەکەت تەنها یەک کرد نابێ ئابووری وڵات تەنها لەسەر یەک پایە بن بێ لەسەر پایەی با بڵێن هەنادەکردنی نەوت نەخێر پایەی کشتتوکاڵ پایەی پیشەسازی قورس پیشەسازی با بڵێن خەفیف سووک صناعی پترۆکیمیاویات جگەلەوە ئێمە کۆمەڵێک استراتیزیاتمان هەیە دەبێت تەبەنی بکەین استراتیزیاتی ئیحلالی وارداتمان هەیە استراتیزیاتی ئیحلالی باشە ئەو کەرستانە لە بەردەستن ئێستا کە تۆ باسی لێوە دەکەی ئەوان هەموو فرۆسەکە بۆ بەڕێستم باس بەکرێکار هەیە پێویستی بە کەسانی شارەزا هەیە هەمومان هەیە بودجێکی هەمومان هەیە کەسمان هەیە کەسی کادرمان هەیە کەسی دەستی کارمان هەیە مەوارد طبعا سێ جۆرە مەواردی سەرەکی هەیە بەڕێزان شارەزان مامەستای ئێمە بوونە مەواردی مرۆیی مەواردی دەرامەتی سروشتی و دەرامەتی دارایی هەر سێکیان دەبێت تەوزیف بکرێن مەزیجێکی لەناو دروست بکرێت بۆی بتوانێت ئاوتپوتێکی بەهێز بێتە پێشەوە گەشەیەک بێتە پێشەوە لە GDP کەمە بەداخەوە تا ئێستا کە ئیحسایاتمان هەیە لەسەر GDP کە کۆی بەرەمێنانی نەتەوەییە نیتمان لێستاگە لە بەرەوەی ئێمە دەوڵەت نین حساباتی با بڵێن میزانی تیجاریمان نییە چونکەمە میزانی مەدفوعاتمان نییە میزانی مەدفوعات دەوڵەتێتی بەس عێراقیەتی تاوەکو ئێستا نیتمان ئێمە بەداخەوە حساباتێکی ختامی مصدقمان نییە حتا لە عێراقیش هەتاوەکو ئێستاکە دیوانی ڕقابەی مالی عێراق هەتاوەکو ئێستاکە لەسەر حساباتی ختامی عێراق با بڵێن تەحەفوظی هەیە جگە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە ینی با بڵێن ڕاستاندن نەکرا لەیان دیوانی ڕقابەی مالی و لەسەر حساباتی ختامی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە لە پاش 2002 حساباتی ختامی کراوە پێش ئەو کاتی هەر نەبووە
لەبەرەوە ئێمە داتایش بێسێکی حقیقیمان یەکەواتە فرۆسمان زۆرە بەڵام تحدیاتشمان زۆرە تحدیات ئەو گەندەڵەیە کە هەیە نەبوونی ئیدارەیەکی ڕەشید و عقلانی دوو فەلسفە هەیە زۆر گەنگە پشتی پێ بەستین فەلسفەت التەرشیق باریکردنەوە لاشەی حکومەت کە خۆشبەختانە دەستیان پێکردیە بەس نەک لەسەر حسابی خەڵکی هەژار و فەقیر لەسەر ئاستی هەموو سێکتەرەکان لەسەرەوە پێدابێ بۆ خوارەوە و هەروەها فەلسفەی ڕەشید حکوومەتی عقلانی ڕەشید لەسەر کۆمەڵێک پرەنسیب بەندا کە بریتە لە شەفافیت مشارەکە مساءلە ئەکتیڤیتی فاعلیت کارامەیی و هەروەها شمولیت کۆمپرهێنسیڤ و عدالت یەکسانی ئەوانە هەموو پرەنسیپەکانی ئیدارەی ڕەشیدە دەبێت بەرجەستە بکرێت لە نێو خودی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی لە قۆناغێکی استراتیجیدا بتوانین بیگەینە کەناری ئارام و بینێ دەوڵەت سەربەخۆ. دکتۆر سڵاحەدین ئێستا زۆرترین کێشە لە کەرتی گشتیدا باڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ هەبوونی ئەو موچە خۆرە و هەموو خەڵکی کە بەناوی کارمەند یاخود فەرمانبەر دامەزراوە بەڵام کار ناکە یاخود دەوام ناکە بەڵام زیاتر ئێمە بوونی کەرتی تایبەتمان گرنگی پێنەداوە ئەین چۆن بتوانین ئەو دوو کەرتە بەیەکەوە باڵانس ڕابگرین و پەرەی پێ بدەین زیاتر ئەوە لەنە من حەزم لێ بۆ شتێک بڵێم سەرفکردنی بودجە لە هەرێمی کوردستان کە پشتمان بە ئەوەی بەسبوو بە داهاتە ١٧ ئێرەش دیار نەبووی ناوەخۆ ئەویش هەر دەهات پارێکی گەلە زۆر بوو لۆیێ ئەمە لۆ شتی بێسوود بە کارمانی نابوو لەوانە ئەمن بەبیرم دێ لەو هەولێرەی 10,000 کەس بە یەک ئەمری دەرچ و لە هەولێرە تەعیین بوون چوومە بانقەکی باقی جامیعای نامی و ناوی مدیرەکە بینم مەوجود بوو گوتم ئەوە چییە بە هەولێریانەش لێم پرسی گوتم بنادێ گوتی دەوەرە بڕۆ نەگوتی گوتی ئەوە خەڵکام خەڵکە ڕاوەستا بوو لە زۆری لە منابی مزارەیە ئەرەوە تێ گوتی تەعیینیان کردێ کەس بە منی نەگوتێ مێز و کورسی نییە بیان دەمێ گوتیەکەی سێ متەوەستیان لۆ من هینایە گوت کاکە بڕۆم چ لە سێ متەوەستە بکەم ئەوەی کە باز دەکەن خۆزگە ئەوە لە نەدوەکی مۆغڵق با لێرە نەبە لەوەی شتەکە قالبەکی دی نەدرێتێ گوتی مدیر عام لۆ من تەلەفۆن دەکات سەی دەگەوامەریمەت پێ تەنفیز ناکرد بڕۆ لە ماڵێ دانیشە هەدرێکی زۆرمان کرد لەو سەر و چاوەڕە شتەکە بەبێەوەی بایەخمان نە بە پلانداناندا وەزارەی تەختیتیان دانایە تەختیتی دارایی نییە ئەوە جەنابەت اختصاصی دارایی کا لە قانونی وەزارەی تەختیتی دارایی داگە تەختی دارایی هەموو شتێک باش ئەمە کێشەیەکی گەورەیە چۆن چارەسەر بکرێت چارەسەریەکەی وەکو باسم کرد باوڕتە دەبی لە شتە ڕئیسیەکەی دەست پێ بکەین نەک لە شتی لاوەکی دەست پێ بکەین ڕئیسیەکە دەبی ئیدارەی کوردستان چاوی پێ بەخشێنینەوە ئیدارە چۆن ئەمن لەو ڕێیمە دەڵێم دین تەدەخل لە ئیدارە نەکە دەمەوێت سیاسەتیش تەدەخل لە ئیدارە نەکە ئیشی سیاسی لە بەرلەمانبی لەمان بە ئەوان کێشە بکەن ئەوە بکەن قانون دەرینێن بەس ئیدارە لێگەڕێن لۆ ئیدارەکی پرۆفشنال ئیدارەیەکی علمی بە بنەمای ئیدارەی نوێیش بکە ئیدارەی نوێ چیە جۆب دەسکریپشن یعنی وەصف الوظیفە شرج المناسب في مكان المناسب هەیکەلی تەنزیمێکی ڕەشیقوی نەک زێدە بکەی ئەمە بەسەراحەت بڵێن یعنی ئەو شتانە بڵێن لەوەی سوودی لێوەرگنی ئەمە وەختە وەزارەمان کردە 42 وەزارە سیم بەخۆی 24 سوور وەزارەیە ئەو دەوڵە گەورە ئەو شتانە دەبی چای بێوشە ئەوەش بە بەرنامەک ناکرێ بەڕێی من دەبی خەڵکی دڵسۆز و پسپۆر گازکەن لەگە دام و دەستگا حکومیەکان بتانن پێش هەموو شتێک باسی هەموو کەم و کورتیەکان بکەین پێشی وی پلە بلێن اقتراحات بکەین چکو دەبی ئەمە پێشتر دوایە تو لەوەی ئەوە بکەیت دەبی مەسەلا دکتۆر کاتمانەوە یەک قسەش دەکەم جەنابی گوتیان وەڵا ئیحسای زراعی ئەو ئیحسا ناکرێت دەبی بەغدا بکرێ لە عێراق وەختی خۆی ئیحسای اقلیمی هەبوو يعني حتى الدخل كزحمترين شتا داهات حساب كي داهات إقليمية من إستاج رابورتا كما داهات إقليمية إشارة كان لهريمي كردستان هموش الدكري بغدا هيتس بيوندي بوشتانني أجر بخومان إرادة شتا كمان بله دكتور خالد أمي دو برسالة جناب بكم يعني خو آماده کردن بو داهاتوی پروسه بو چی؟ بو پروسه لداهاتو چی بکرێت؟ من رأيي ما ويا أبي هريمي كردستان لهردو تورك إيش بكا توريكي لقل بغا ودسخوشي لوفدك أكين كبراستي لم دروشي كبيشو شوين بو بغاو بعض اشتكيان زوريان كرد أما بردوام بيت ومطلوبة شوكي تو بيقومان ببيع حوار ناتواني هنقاوي كبيت بيشوا ببي بغداش ناتواني بالريال بالضبط أما يك دو أبي إما بو سربخوي إيشي خمان بكين
واستعدادی خۆمان دەربرین و مناقەشەی بە بێ شەرم وەکو چۆن ئەم جارە وەفدەکەی شوو بۆ بەغا مناقشەی کرد بە بێ شەرم کابرایکی وتی ئێوە انفصالتانەوێ کاک مەسعود وتی انفصالمان نامانوێ استقلالمانێ. بەڵێ زۆر سپاس. دکتۆر خەلیل ئیسماعیل پسپۆرت لە جوگرافیای سیاسی و مامۆستای زانکۆ، دکتۆر سەباح خۆشناو پسپۆرتی دارایی گشتی و مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێزارشکە، دکتۆر سڵاحەدین عوسمان پسپۆرت لە پلاندانان یابووری و هەروەها مامۆستای زانکۆ دووبارە بەخێراتتان دەکەین. سپاس بۆ ئێوەش کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون، کاتێک خۆش بۆ هەموو لایەکتان.